بینەرانی ڤارسڵاتان لەبێت و ئەم کاتتان باش. من ئێستا لە نێو پارکی دەواازەی ناحیەی چارقۆرنەم. ئەم پارکە پێی دەڵێن پارکی دەواازە لە ناحیەی چارقۆرنە و سنووری ئیداری ڕاپەڕین. هەڵبەتە ئەم پارکە بەردی بناغی لە ساڵی 2012 دانراوە، نزیکەی 15 ساڵە تاو نەکراوە. لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا تاوەکو ئێستا 5 سەرۆک شارەوانی گۆڕدراون، بەڵام بە هۆکاری نەبوونی بودجێ پێویست ئەم پارکە تاو نەکراوە. هەڵبەتە لە ساڵانی ڕابردوو حکومەت یاریمی کوردستان بڕی 1 ملیار دینار بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان لە ناحیە چارقۆرنە تەرخان کرد. لەو 1 ملیار دینارە 50 ملیۆن دینار تەنیا بۆ تاوەکردنی ئەم پارکە دیاری کرا، بەڵام تەنیا 105 تێدا سرف کرا. هەڵبەتە ئەم پارکە لەسەر ڕووبەری 56 دوونم زەوی دروست کراوە. ئەگەر لە مای 15 ساڵی ڕابردوودا تاوەکو ئێستا ساڵانە تەنیا 107 پارکەکە تەواوکرابە، ئێستا ئەم پارکە بەردەست دەبوو هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتەکانیان ڕویان لە پارکە دەکرد. ئەم پارکە بە یەکێک لە گەورەترین و باشترین پارکەکە لە سنووری ئیداری ڕاپەڕین دادنرێت، بەڵام وەک خۆیان دەڵێن بە هۆکاری نەبوونی بودجەی پێویست تاکو ئێستا تاوا نەکراوە. من دەمێ ئاماژە بە شتێکی تر بدەم، ئەگەر لە سنووری ئیداری ڕاپەڕین ئەگەر بتەوێت ساڵە پرۆژێ بکە یان سەیری پرۆژێ بکەیت، تەمەنی ئەو پرۆژەیە هەر پرۆژەیەک تەمەنی لە 10 ساڵ و 12 ساڵ و 15 ساڵ کەمتر نییە. بەشێک لە پرۆژەکان تەمەنیان 12 ساڵە، بەشێکیان تەنیا بەری بناغیان دانراوە و تاکو ئێستا دەستکاریشیان نەکراوە، بەشێکیشیان جار بە جار دێن کاری تیتە دەکەن و ئیتر 2 ساڵ 3 ساڵ دواتر جارێکی تر دێنەوە بەشێکی تر کاری تێدا دەکەن. ئەمە پرۆژەکانی سنووری ئیداری ڕاپەڕین ئەتوانم بڵێم دەیان پرۆژە هەن لە سنووری ئیداری ڕاپەڕین کە بەم شێوەیە بە تەواو نەکراوی ماونەتەوە.